وڵازان و خۆشەویستانمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکارانە لە تەواوی جیهاندا کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر سەبارەت بە کرێکار سەبارەت بە مافەکانیان جێبەجێ دەکرێت. لایەنی پیرۆزی ئیسلامدا جیاواز لە هەموو ئەو بیر و بۆچوونانەی بیرانی کە هەن لە نێو کۆمەڵگا و لە نێو جیهاندا جیاوازتر بیر دەکاتەوە هەمیشە بەردەوام نێوەندگیری و هاوسەنگی دەپارێزێت. بۆ نمونە لە بیری سۆسیالیستی و مارکسیزی و ئەمانەدا شوێعێدا هەمیشە بەردەوام بەرگری لە کرێکار و چینی کرێکار دەکەن. لە چینی سەرمایه‌داریشدا هەمیشە بەرگری لە سەرمایه‌داران لە خاوەنکارەکان دەکەن، بەڵام لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە بنچینە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلامدا هەردووکیان هاوسەنگن، هەردووکیان ماف و ئەرکیان هەیە. ئێمە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە ڕوانگەی بنچینە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دەڕوانینە ئەم بابەتە و گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. ئاینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم چۆن ڕوانوویەتی کرێکار و دواتریش باز لە خاوەنکاریش دەکەین ان شاء الله. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاس بۆ بەڕێزتان، سپاس بۆ دەرفەتە. هەڵبەتە کرێکار ئەو کەسەی کە هەڵەسێ بە ئیشێک وەکو باقی شتەکانی تر بەو پێی ئیسلام ئاینێکی گشتگیرە و بۆ هەموو ژیان هاتووە و هەموو کایەک لە کایەکانی ئەم جیهانە ئیسلام قسەی لەسەری هەیە. ئیشکردن و هەوڵدان و پەیداکردنی بژێوی و ئەوانەیش کارێکی گەورە و پیرۆزە و لە ئیسلامە بە پەرستش حیسابە و ئەو کەسەی کە کار و بژێوی پەیداکا بۆ ماڵ و منداڵی خۆی ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە و لە ئیسلامە زۆر ڕێزی لێگیراوە و زۆر جەخت لەسەر پاراستنی مافەکانی کراوەتەوە کە لە خلالی بەرنامەکەیە ئاماژەی پێ بکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ اليد العليا خير من اليد السفلى. ئەو دەسەی کە بۆ خۆی بژێوی خۆی پەیداکا و لەسەرەوەیە زۆر باشترە لەو دەسەی کە دەست لە خەڵکی پانەکاتەوە لە ژێرەوەیە. یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کرێکارێک بەرزەکاتەوە کە دەستی زبر بووە و شەقی بردەوانە فەرمی مە دەستێک کە خوا پێغەمبەری خوا خۆشیەوێ. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەیە کە ئینسان هەوڵدا ئیش و کار و کەسابەت و ئەوانە بکە و اعتیماد کاتە سەر نەفسی خۆی. بۆ نمونە فەرمێ ئەگەر یەکێ لە ئێوە حەبلێک بەرێ لەگەڵ خۆیان بچێ بۆ ئەو شاخە کۆڵەدارێک بێنێ بە ئارەقی ناوچەوانی خۆی بە ڕەنج و زەحمەت و ماندووبوونی خۆی بیهێنێت بیفرۆشێ زۆر سەربرزانەترە و چاکترە بۆی لەوەی کە دەست لە خەڵک پانەوەکە و چاوی ببڕێتە دەست خەڵکی. و هەموو ئەوەی کە ئینسان سەرفێکا بۆ ماڵ و منداڵی خۆی هەمووی خوای گەورە بە ئەجر و پاداشت بۆی ئەنووسێ. و لە حەدیث هاتووە فەرمێ هیچ کەسێک خواردنێکی نەخواردووە چاکتر بێ، باشتر بێ، پیرۆزتر بێ وەک لەوەی کە بەدەستی خۆی پەیدا کرد بێ. و نمونەیەکیشمان بۆ هێنێتەوە فەرمێن نەبی الله داوود عەلەیهی سەلام یەکێ بۆ لەو کەسانەی کە هیچ کاتێک ئیلا خواردنی دەستی خۆی خواردووە، ڕەنج و ماندووبوونی خۆی خواردووە. و بێگومان خواردنی دەستی خۆت و بەرهەمی دەستی خۆت زۆر بە چێشتر و تامترە وەک لە پارەیەک یا لە داهاتێک کە بە هی خۆت نەبێ یا چاو تێبڕی بێ یا کەسێکی تر پێتی دابێ یا چونکە زۆر بە ئەوانە منەتی بەدواوە دێ، زۆر بە ئەوانە داخوازی تری بەدواوە دێ. بەڵام ئەوەی کە ئینسان بە ڕەنجی شانی خۆی پەیدا دەکا بێگومان پیرۆزە، پاکە، حەڵاڵە، بەرەکەداریشە و ئەجر و پاداشیشی لەسەر دەسەکەوێ. بۆیە ئیسلام ئەڕوانێتە ئیشەکە ئەگەر ئیشەکە باش بێ خاوەنەکەی مەئجوورە. مادام پەیداکردنی بژێوی و کرێکاری و ئیش و کار و ئەمانە بۆ مەبەستێکی باش بێ، بۆ پەیداکردنی ڕۆزی بێ، بۆ بەخێوکردنی ماڵ و منداڵ بێ، ئەوە ئیسلام زۆر بە پیرۆزی ئەزانێ و زۆر کارێکی چاکەوە بێگومان پاداشیشی لەسەر وەرەگیرێ. مامۆستا کۆزانین لایەنی پیرۆزی ئیسلامدا بۆ هەموو بوارەکان ئەرک و ماف دیاری کراوە. ئەرک و مافی کرێکاران لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامدا چین و چۆن باسی لێوە کراوە؟ بەڵێ، یەکەم ئەرک کە بڵێن خراوەتە سەر خاوەن کارەکان و یەکەم ماف کە ئەدرێ بە کرێکاران ئەوەیە کە لە سەرووی تاقە و توانای خۆیانەوە زیاتر ئیشان پێ نەکرێ. هەر ئەم
بەناو جەژنی کرێکارانی کە ئێستا لە جیهانە وەکو جەژنێکی لیاتۆک و ڕۆژێکی عالەمی بۆ دیاری کراوە لە نەتیجەی ئەو ئیش و کارە زۆرە هاتە ئاراوەکە کە درا بەسەر کرێکارانە. یعنی مزاهرەیەکی گەورە لە شیکاگۆ لە ئەمریکا کرات داوایان کرد کە ساعتەکانی کار بکرێتە 8 ساعت لەبەرەوەی زۆر کاریان پێکرا زۆر ئەچەوسێنرانەوە هیچ ڕەحم و بەزەیەک نەبوو بەرامبەریان. بەڵام ئیسلام ئەڵێ ولا تکلفوهم ما لا يطيقون شتێکیان مەدەن بەسەراکە لە تااقەت و توانایانە نەبێ. و لە ئیسلامدا زۆر تەکید لەسەرەوە کراوەتەوە کە ئینسان ڕەحم بە نەبوونەکان بکە، ڕەحم بە لاوازەکان بکە، ڕەحم بەوانە بکە کە ئیش و کاریان قورسە. إنما يرحم الله من عباده الرحماء من لا يرحم لا يرحم. هەر کەسێ ڕەحمی نەبێ خۆی تەعالا ڕەحمی پێ ناکە بە بەزەی نییە بەرامبەریان. بەتایبەت ئەوانەی کە ئیش و کارەکانیان قورسە ناڕەحەتە یان کاتی ئیشەکانیان زۆرە ئەوە زۆر تەکید لەسەرەوە کراوەتەوە کە ڕەچاویان بکرێ و لە سەر و تاقە و توانای خۆیانەوە داوایان لێ نەکرێ. دووهەم لەو مافانەی کە هەیەە ئەوێ حەق و مافی خۆیان لە کاتی و شایستەی خۆیان لە کاتی پێویستە پیان بدرێتەوە. ئێستا لەو گرفتانەی کە هەندێک لە کرێکاران هەیەەوەیە کە لە کاتی خوانە من ڕەنگە خۆم خەڵکە ناسم لەم کۆمپانیانە دەوامەکە کە ئێستا خەریکی عقاراتن و بینا دروستەکەن و یعنی چەندین باڵەخانەی گەورە دروستەکەن جاری وایە بە 2 مانگ جارێ یاڵا حەقی کرێکارێکی خۆیان ئەدەنێ. یعنی کابرا من ئەی ناسم کرێ چییە خاوەن ماڵ و منداڵە ئیشی ڕۆژانە ئەکا تەسەور کە یعنی ئەگەر کەسێ احتیاج نەبێ ضرور نەبێ ناچێ ئیشی عەمەلە بکە ناچێ ئیشی مثلا دار و بەرد و بلۆک و چیمەند و ئەم شتانە بکە ئەوانە ئەکات جاری وایە گاتە 2 مانگ جارێ اینجا پاری مانگێکی بۆ خەرجەکەن یا کەمتر یا زیاتری بۆ خەرجەکەن. بۆیە ئیسلامە فەرمێ أعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه و ئەفەرمێ هەموو ئەجری پاداشتی کرێی هەموو کرێکارێک بدەن پێش ئەوەی عارەقەکەی وشک ببێتەوە چونکە ئەو کەسە بۆیە کرێکاریەکە لە تاو نەبوونی ئەوەی ئیمکانێتی هەبێ و توانای هەبێ و ئیشێکی باشتی دەستکەوێت ناڕە خۆی بداتە بەر کرێکاری و ئیشی زەحمەت و ناڕەحەت و ئەو بابەتانە. ئەوە زۆر ئەبێ ئاگامان لێ و ئەجری شایستە نابێ ینی بقۆزرێنەوە بۆ نمونە ینی خەڵکێک لەبەر و ئیش و کاری نییە ئێستا بەداخەوە کە ئێمە باسی ئیشەکەین تەنها یعنی مەبەسمان بەس کرێکار نییە. ئێستا جەنابەت ئەکرێ بڵین کرێکارێکی لەم کەناڵە هەر موظفێک هەر کەسێکی تر لەو شوێنەیە بەڕاستی ئەبێ ینی حەق و مافی شایستەی خۆی بدرێتەوە و نەقۆزرێتەوە. ئێستا بەداخەوە هەندێک لە کۆمپانیەکان هەندێک لە خاوەنکارەکان یعنی عەقدی ئیش و کارەکانیان ببینە یعنی تەواو ئەڵێ ئەم مرۆڤیان کڕیوە یعنی هەتا نەیگوشن هێزی تیا نایەڵن اینجا ئینێرنەوە بۆ ماڵەوە ئەوش بەڕاستی معقول نییە لەبەرۆزنەوە کەم کەسە پێویستی پێێتی لە خێزاندار بکرێت ئێستا خەریجێکی زۆر هەیە کە ئیش و کاری نییە بڕۆ سیڤیەک تەقدیم کە بۆ شوێنێک سەرێکی ئەوەندە مەرجیانداناوە یعنی هەر شتێک لەم لای بە کۆی لەبوونەوەیە ئەوەندە ناڕەحەتیان کردووە ئیستیغلالی خەڵک و ئیستیغلالی نەبوونی خەڵک ئیستیغلالی بێ ئیش و کاری خەڵک ئەمە و گەنجە جوانە کە تەخەڕوجیان کردووە بێ ئیش و کارن ناچارن بە پارەیەکی کەم ئەڕۆن ئیشێکی یەکجار قورسەکەن و سەعاتێکی زۆر لە ئیش و کارا بن بۆی ئەم ئیستیغلالکردنە گوناحە و بێویژدانیە نابێ خەڵک بیکات و لە سەروی هەموو یانیشەوە پاراستنی ڕێز و کەرامەتی ئینسان لە سەروی هەموو شتێکەوەیە ئەم ئەکرێ بڵین لە پارەکە گرنگترە ئەم کابرا هاتۆ کرێکاری کردووە شەرەفە سەربەرزیە عیب نییە یعنی ئەبێ لە پێگەی خۆیانەدا بنرێن ئەبێ احترامی تەواویان لێ بگیرێ ئەبێ بە چاوی سوک تەماشا نەکرێن جاری وایە خەریجێکی زانکۆیە ئەمڕۆ وەزع و ظروف وای لێ کردووە بێت لەبەردەستوە شاگردی بکە ئەگەر نامە لە شوێنی خۆیان بێت مامۆستایە لە شوێنی خۆیان بێ یارمەتیدەری پزیشکە لە شوێنی خۆیان بێ بۆ نمونە چەندین میهنەی جوان و چاکەزانێ بکە بەڵام ئێستا بۆی وەزع و ظروفێکەوە هاتووەتە بەردەست و شاگردە لەبەردەستا ئەبێ بە چاوی ڕێز و احترام و تەماشا بکرێن یعنی ئەوە خاڵێکی زۆر گەورەیە بۆ کرێکارەکان بۆ ئەوانەی لە شوێنەکان ئیشەکەن کە بە چاوی ڕێزەوە بە چاوی کەرامەتەوە هیچ شتێک لە ئینسانەکان بەڕێزتر نییە و خاوەن کەرامەت نییە خوا فەرمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەگەر کرێکار بێ ئەگەر شاگرد بێ ئەگەر وەستا بێ ئەگەر هەرچی بێ خاوەن ڕێز و پای و پێگەیە نابێ لەبەروی کە کرێکاریەکە لەبەروی کە ئیشەکەی لە بازاڕە هەر ئیشێکی ترە یعنی ئێستا گەنجی جوان هەیە جاران
ئەوانەی کە کرێکاری شارەوانی بوون زۆربەی پیر بوون، زۆربەی مەسەن کە مەندامەکان بوون. ئێستا زۆربیان گەنجن، هەمووی گەنجی جوان تازە پێگەیشت و زۆرێکیان هەر خەریجن. عیب نییە مادام ئەم گەنجە احتیما دەکاتە سەر خۆی، بەعکسەوە بێ ڕێزیان لێ بگیرێ، ئەبێ زۆر بە قەدرەوە تەماشا بکرێن، نەوە خوانەخواستە بە چاوی سوورکەوە تەماشا بکرێن. مامۆستا خۆی باڵادەست چەندین ئاەتە باسی زوڵم و ستەمی کردو، ئەوەی کە جەنابەت باسە کرد هەر ئەو ئاەتی بەسەرە ئەسەپێنێت کاتێک کە زوڵمێ ستەمێک لە کرێکارەکەی کات پارەکەی کەمتر ئاەتێ یاخود زۆر جا مەسەلەی پارەش و مادریش نەبێت زۆر بەڕەقی تەعاملی لەگەڵاکە. بێگومان ئەویش جۆرێکە لە زوڵم لە دووسێ ڕەوە زوڵمە لە ڕوویەکەوە کە نەفسێتی ئەو ئینسانە ئەشکێنێ، هیچ شتێ شکاندنی نەفسێتی ئینسان نییە. و باسی ئەومان کردم پیاوە لە نەبوونی و نەداری هاتوو ئەم کارە ئەکا. لەلایەکی ترەوە کە ئیشێکی قورسی پێکا لە سەر و تاقە و توانای خۆی قۆزیێتەوە، ئەوش دیسان بێویژدانیە. لەلایەکی ترەوە کە حەق و مافەکەی خۆی ناداتێ، ئەوە دیسانەوە زوڵمە. و لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم سێ کەس من ئەبم بە ڕکابەران لە ڕۆژی قیامەتە. یعنی من ولا روايتي تاتوا فمن خوار رب العالمين خوي أبي بداكو كاريان هادو كساسنا بردم محكمة يكي كان مدعي كان مدعى عليه كان شكاتي كذا كان شكات ليكراوه بيغمري خاصة صلى الله من أبما شكات كر وأبما داكو كر لو كريكاريكا إيش كاو دعي ما فكي نادرتيه أو يتظلم لو جورة ترسيه كابلا تاي ولا إيش دوبك ما عندوبي عرق بالرجية يعني معلوم من دالي شاوري وبنك خۆتێک بژێوییان بۆ بەرێتەوە تۆ دەست بگیری بەسەرا بی خۆی بێگومانەوە جۆرێکە لە زوڵمەکان. خۆ زوڵم هەرەوە نییە بیکوژی کە تۆ حەقی خۆت نەدایە زوڵمە، لە حەدی خۆی زیاتر ئیشت پێکرد زوڵمە، موچەکەت لە کاتی خۆیان نەدا و تاخیرت کرد یا لێت بڕی دیسانەوە زوڵمە، چەوسانتەوە خوێن و ئاوی تێکەڵ کرد ئەمە لە بەرەوەی 450,000 بدەیتێ ئەمەش دیسانەوە زوڵمە. ئێستا من لە یعنی هەندێک لە کۆمپانیاکانیان لە هەندێک شوێن لە کەرتی تایبەت تابینم یعنی ئەو عەقدە بخوێنەرەوە هەر سەرست و ڕێمێنێت چۆن یعنی ئەمە چۆنە بێ بەرامبەر بە ئینسان بکرێ. ئەوەندە مەرج و شەڕتیان لەسەر داناوە لەگەڵەوەشا پارەیەکی کەمیان لە مقابل بشترسێ لە دوعای مەزلوم. بێگومان یەکێ لەو شتانی کە زۆر جێگەی مەترسیە ئەوەیە کە تۆ کاتێ کرێکارێکی داما و تایوەر ئارەقی ڕشتووە تۆ حەقەکەی نادەیتێ، پارەکەی نادەیتێ، زوڵمی لێەکەی، حەقی خۆی نادەیتێ، ئەبێ بترسی لەوەی کە نەوەک دوعات لێ بکات، چونکە پێغەمبەری خوا فەرمێ اتقوا دعوة المظلوم فإنه ليس بينه وبين الله حجاب. يعني لدعاء استم ليكراو بترسن چونکە لە نێوان ئەو پەروەردگارە هیچ پەردەیەک نامێنێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم تصعد إلى السماء كأنها شرارة. ئەفەرمێ دوعای کەسی مەزلوم بەرزە بێتەوە بۆ ئاسمان وەکو بڵێسەی ئاگر، وەکو هەورە بروسکە چۆن لە ئاسمان و دێتە خوارەوە. ئەفەرمێت دوعای مەزلوم ستەم لێکراو بەو جۆرە بەرزە بێتەوە بەلای خوای پەروەردگار. خوای رب العالمین فەرمێ وعزەتی وجلالی لأنصرنك ولو بعد حين. بەعزەت و جلالی خۆم خەستەم سەرت ئەخەم ئەگەرچی ماوەیەکی ترش بێ، ئەگەرچی کاتێکی ترش بێ، چونکە هەندێک جار حکمەتی خوای پەروەردگار وایە یەکسەر تۆڵە نەسێنێ، بەڵکو کابرا چاک بێ، بەڵکو کەسە بگەڕێتەوە، بەڵکو بەخۆیان بچێتەوە. بەڵام بە دڵنیاییەوە ئەو کەسانی کە زوڵم لە خەڵکەکەن بەتایبەت کرێکار، بەتایبەت خەڵکی نەبوون هەژار ئەی قۆزنەوە ستەمیان لێکەن، ئەوە ئەبێت چاوەڕێەوە بکەن کە لە تاریکاییشەوە دوعایەکیان لێ بکرێت کە ژیانیان تاڵ بکات. مامۆستا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دەبێت خاوەنکار یاخود ئەو کەسێک کە کۆمەڵێک شاگردی لەبەردەسایە، کۆمەڵێک کرێکاری لەبەردەسایە، سەرۆکی کۆمپانیایەکان هەر شوێنێکی دیکە هەیە، پێویستە چۆن ڕەفتار لەگەڵ ئەو کەسانە بکات کە لەبەردەستیان. وڵای گەورەترین پێوەەر بریتێ لە عەدل، ڕەحمەت. عەدل یعنی دادپەروەری، یعنی تۆ نابێت کرێکارێک بچەوتێنیتەوە ئیشی دنیا بدەیت بەسەریا لە کرێکارێکی تر بۆ خۆی ئیشەکەی زۆر سوود، یعنی تەوازن ڕاگرتن لە نێوان کرێکارەکان ئەگەر چەند کرێکارێکی هەبێەوە زۆر مهمە. بە ڕەحم و بەزەی مامەڵەکردن لەگەڵ جاری وای ئینسانە نەخۆشە، ئینسانە بێ تااقەتە بێ، یا کێشەی خێزانی هەیە، یا ئەوەتانێ گرفتێکی هەیە، ڕەنگە نەتوانێت ئەمیشە بکە بەڵام ئەتوانێت ئیشێکی تر بکە. بەڕەحم و مامەڵە بەڕەحم جوڵانەوە لەگەڵ یەکتریا بەتایبەت لەوانەیە کە پێویستیان بە ڕەحم و بەزەیە زۆر کارێکی گەورەیە. يرحم من في الأرض يرحمكم من في السماء. ئێوە بەڕەحم و بەبەزەی بن بۆ ئەوانەی کە لەسەر زەویان کە لە بەردەستاندان، بێگومانەوەی کە خوای رب العالمین لەسەرەوە بەبەزەی و بەڕەحمە
لەگەڵتانە و یەکێتر لە خاڵەکان بریتە لە ڕەچاوکردنی وجدان زۆر خۆشە ئینسانە بێت چاوی لەوە بێت کە ئەم مڵک و سەرەت و سامانە کە خوا پێی داوی ئەم کۆمپانیایە ئەم شەریکەیە ئەم نەخۆشخانەیە یا هەر شوێنێکی ترکە ئەم کارێکارە ئیشی لێکە ئەمە فەزلی خوایە ئەمە نیعمەتی خوایە بۆ ئەوی پارێزگایی لەم نیعمەتە بکەی ئەبێ خەڵکی تریش ئیسفادی لێ بکە ئەبێ بە بەزەیبی بەرامبەر بە خەڵک وە بە وجدانەوە لەگەڵ خەڵکیە مامەڵە بکەی گرنگترین بڵێن پێوەرەکان ئەمەیە عەدل ڕەحمەت وجدان و هەروەها پێدانی مافی خۆی ئەمە هەموو کارێکارێک چاوەڕی ئەماکە هەموو کەسێک کە ئیشەکە چاوەڕی ئەماکە کە بە ڕەحم بی بێ لەگەڵەیە و زوڵمی لێ نەکەی و ئەگەر پێویستی بە یعنی ڕەچاوکردن و ئەوە هەبوو ڕەچاوی بکەیت و پێویستی بە پارە هەبوو هاوکاری بکەیت ئەمە گرنگترین ئەو شتانەیە کە کەسێکی کرێکار چاوەڕێەکە لە خاوەنکارێک ئەمە وەسایان ئەگەر کەمێک باز لە پێچەوانەکەشی بکەین گرنگە کە کرێکار حەق و مافی خۆی با لەو پارەی کە وەریەگرێ ینی بۆم بابەتی گوێم لە مەوەسایەکی باینێگرەی لە مزگەوتە تەنها لە مزگەوتە دروستکردنی مزگەوتە ئەی لە بەجۆ لە جۆرەکان کە دوورە کەوتنەوە چاوم لێیان بوو مەسەن خەریکی شتێکی تر بوو کرێکارەکان وەڵام من زۆر چاوەڕێ ئەو پرسیارە بکەی وتم ئەگەر پرسیارەکەم لە خۆم لە کۆتایی بێ باسی بکەم ئێمە کاتێک کە داکۆکی کاتێک کەڵین ئیسلام پێش هەموو بەرنامەکانی دنیا داکۆکی لە مافی کرێکارەکە و هیچ دینێک نییە هیچ بەرنامەیەک نییە بە ئەندازەی ئیسلام ڕەچاوی مافی کرێکاری کردبێ و داواکە کە حەقیان نەخورێ و زوڵمیان لێ نەکرێ و بەڕەحم و بەبەزین بین بەرامبەران بەڵام لەگەڵ ئەمەیشا داوای لە کرێکاریش کردووە کە حەقی ئیشەکەی خۆی بدا إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه خوا پێی خۆشە کەسێک ئیش و کارێکی کرد بە ڕێکوپێکی و بە چاکی و بە جوانی ئەنجامی بدات ئێستا ئەوە یەکێکە لەو گرفتانی کە هەیە هەندێک کرێکار ئێستا یعنی پەیدا بوون وان لاتۆ بە ڕۆژانەش ئیش ناکەن یعنی بە کۆنتراکتێکە چوارچە کوشەوەشێنێ و تۆزێ خۆی مەشغوڵەکە ئەڵە وڵاکاکە 800,000ەکە وڵا 100,000ەکە ئەوەیەکی کەیسە لەو گلیانی کە خەڵک زۆر هەیەانە یا بۆ نمونە ئێستا خەڵکەڵێ وەڵام کاکە کرێکاری بەخوا پاڵەیەکی زۆر حەڵاڵە وەڵا ئەگەر ئەو کەسە حەقی نەدات و بە جوانی شوکارەکەی خۆی جێبەجێ نەکە لەگەڵ هیچ حرامێکی ترا فەرقی نییە ئەو شەر حرامە چۆن ئیسلام داواکە ئاڵێ مافی کرێکارەکان بن و زوڵمیان لێ مەکەن و حەقیان لێ حتا ئەوانەیەشی کە لە کۆمپانیا شوێنەکان ئیشەکەن عولەما فەرموون ئەگەر تۆ عەقد لەگەڵا کرابوو کە 8 ساعت ئیشکەی ساعاتێ زووتر ڕۆشتیتەوە ئەو پارەی ساعتت حرامە بێ و بەرپرسیاری لە بەرامبەر بەخوای پەروەردگار چونکە ئەو کەسە عەقدی لەگەڵا کردووی توێتی تۆ 7 ساعتە بێ دەوام بکەی ئەڵێ وەڵا ئیشم نییە ئیشت ببێ و نەبێ ئەو کاتی لێ کڕێوی یان بۆ من هەندێک لە کرێکارەکان هەر ئەوەنە چاوت لێ خافلاندن لیان بێ ئاگابووی سەرەکەی دانیشن یا ئیشەکە ناکەن یا کوردواری خۆمانەڵێ ئەی خوسێنن خۆیانی لێ ئەدەزنەوە ئەوش بە هەمان شێو ئیش و کارەکان حرامەکە ئیسلام ئەڵێ نە لە حەدی خۆت زیاتر لە تاقە و تانای خۆت زیاتر بکە وەنەیش کەم تەرخەمی بکە ئەوەندەی کە لە توانات هەیە ئەوەندەی کە عورف و عادەت قەرار وایە کرێکاریە بکە ئەوەندە بکە ئەوش بەداخەوە گلەی خەڵکانێک ئێستا کاتی ئێمە باسی ئەم بابەتاکەین خەڵکانی شەڵێ دەی مامۆستا باسی ئەوش کەن وڵای من کرێکارم هێناوە یەک لەحزە لەی خافڵ بی خاکە نازەکە فڕێتە بلۆکەکە دائانەیە کورەوی موظفێک یعنی جاری وایە لە کۆمپانیایەکی ئەهلیان لە هەر شوێنێک دەوامەکە یەک تۆزێ مدیرەکەی لەی غافڵ بێ خۆی لە ئیشەکە ئەدزێتەوە ئیش و کارەکان ناکە بەڕاستیەوە دوو مەترسی هەیە یەکەم هەڕەشەی ئەوەی کە تۆ ئیش و کارەکە خیانەتە لەو ئیش و کاری کەیکەی و بێگومان ئەو داهاتێشی بای ئەوەنی کە ئەی خوسێنی بای ئەوەنی کە حەقی ئیشەکە نادەی کەسابەتەکەت حرامە بێت مۆسا هەنێک کەسیش هەیە خاوەنکارکی باشە بەڵام بەوە ڕاهاتوو کە لە شوێنی تر ئیشی کردووە کەسە خراپ بوون بەرامبەری لە کاتێکدا کە خاوەنکارکی باشە و موچە لە کاتی خۆیان وەرەگرێ یاخود شایستی دارایی خۆی وەرئەگرێ هەردوو ئای خراپی لێ ئەکات وڵای ئەوە باش نییە وەلا تەزیر و وازیڕەت و ویزر ئەوخرا هیچ کەسێ تاوانی هیچ کەسێکی تر هەڵناگرێت لە هەموو شوێنێک باش هەیە و خراپ هەیە ئێمە کە کاتی باسی خاوەنکارەکانەکەین خەڵکانی زۆر بە وجدانیان تایە و خەڵکانی زۆر باشی تایە و خەڵکانی تایە زۆر ڕەچاوی مافی کرێکارەکە و بگرە لە سەرووی ئەوەی کە قەرارە بیانداتی هاوکاری تریشیانەکە جاری وا هەیە لە ڕەمەزان و ئەو کاتانی کە کاتی دەکردنی زەکاتە زەکاتیانەداتی هاوکاریشیانەکە سەبەتەی خۆراکیانەداتی جاری وا هەیە
هەندێکیان خانوویان بۆ دروست کراوە مەسەن پێداویستەکانیان بۆ جێبەجێکراوە خەڵکی باشیان زۆر تایە ئەمە ناکاتەوەی کە تۆ لە شوێنێکە زوڵمت لێ کراوەیە مافت خوراوە ئیتر تۆ بڵێ وەڵا هەچی خاوەنکار هەیە بێویژدانە ئەوە جۆرێکە لە بێویژدانی کە نابێ ئینسانی مسلمان خوا فەرمووی ئیذا قلتم فاعدلوا ئینسان ئەگەر قسەیکە دەبێ عدل بێ لە قسەکانی عدل چییە ئیعطاء كل شيء حقه ئەوەی هەموو شتێ حەقی خۆی بیتێ ئەو کابرا خراپبووە ئەم کابرا باشە ئەبێ ئەم مافی خۆی بیتێ ئەوش مافی خۆی بیتێ مەوەسەیە تا چەند گرنگە خاوەنکارێکی ملتەزیمتر ئەهلی مزگەوت دیندارتر زۆر ورتر ئاگای لێبێ لەگەڵ کرێکارەکان بە بەراورد بە کەسێک لەوانێ لە دین نەبێت بۆی کە کاریگەیش نەبێ بڵێ وەڵاو کەسە دیندارەکەی ئاواکە زۆر ڕاستە زۆر ڕاستە من زۆر جار باس ئەوەکەم لە وتارەکان لە ئینەکان ئێمە نەبینە بارێکی گران نەبینە پەڵەیەکی ڕەش بەسەر ئیسلامەوە خەڵک نەڵێ خۆ حاجیشە خۆ مەلایشە خۆ لە حساب بەخۆی شەڵێ ئیسلامی خۆ بەەوە بە حساب مامەحاجیە و هەموو ساڵە دوو جاچێ بۆ عەمرێش ئامە زۆر پەڵێکی ناشرینە بۆ ئێمە خۆ ڕاستە خەڵکیەکەیە لە بیانووە لە حاجی لە شێخ لە مەلا لە ئەهلی دین لە ڕیژدا لە چک بەسەر خۆ خەڵکێکێ بە بیانووە بەڵام ئەبێ ئاگاداری ئەوەش بین ئێمە ئەبێ زیاتر ئاگامان لەم شتانە بێ ئێمە ئەبێ زیاتر ئەخلاق و ڕۆشتی جوان تیامانە ڕنگ بداتەوە ئێمە زیاتر ئەبێ خەڵک لە سایە سێبەرمانە بەحاسێتەوە ئێمە ئەبێ بەڕەحمتر بین وەک لە خەڵکی تر بەوجدانتر بین لە خەڵکی تر کەسێ لە خوا نەترسی ئەکرێ بێوجدانیش بێ کەسێ لە خوا نەترسی ئەکرێ بێ ڕەحمیش بێ بەس کە تۆ ئیدعای ئیسلامەکەی و ئیدعای وەکەی کە کەسێکی ملتەزیمی و یا حاجیت یا شێخی یا مەلای یا هەر کەسێکی تری ئەبێ خەڵک لە سایە سێبەری توا زیاتر بەحەسێتەوە نابێ کارێ بکەی خەڵک بڵێت خۆزگام هەر مەلا نەبووە خۆزگە نەچواتە ماڵی خوا حتا من زۆر جاڵم لە بازاڕیشە یعنی ناکرێت تۆ لە خەڵک گرانجانتر بی ناکرێت خەڵک بڵێ خۆزگەم بۆی کە نوێژ ناکە یعنی خەڵکە یەجاری وا هەیە حاجیە خۆڵێنەوە تازە لە حەجاتەوە تۆ ئەوە نیوە خەڵک گرانی فرۆشیە ئەوە بۆ ئێمە دوو جار گوناحە جارێک لە بەرووی کە زوڵمەکەین و حەقی شتەکان نادەین یا زیادەڕێوەکەن جارێکیش کە پەڵەیەکی ناشی نەبین بەسەر ئیسلامەوە بۆ ئێمە لە مامەڵە لە هەڵسوکەوت تا بێ کارێ بکەین بەڕاستی ئیسلام بەرجەستە بکەین نەک وەکو ناوکە ئێستا بەداخەوە لە هەندێک شوێنە هەیە وەکو عەلی شەریعەتی ئەڵێ چوومە ئەوروپا ئیسلامم بینی بەس موسڵمانم نەبینی بەڵام لەم وڵاتانەی خۆمان موسڵمان نەبینی بەڵام ئیسلامی ڕاستەقینە نابینیت سپاس دەکەین بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی پێشنوێژ و تارخوێن و مامۆستای ئاینی خوا بەخێر بێت سپاس بۆ بەڕێز پایگەڕ پاداشە باتەوە